ئەڤە مەیدانە کرێکارە دهۆک و حەجی ساڵح یەک جوان کرێکارەیەک و خەڵکی دهۆکە و بە تەشتی ساڵایە خۆ و خێزانە خۆ کرێکاری بخۆدان دەکەن کە ڕۆژانە چەندی سەعەتە ئەدمینە لەوێ مەیدانێ و هەر ڕۆژ کارژی بدەستوان ناکەوێت. ئەڤە هەشتە و چۆرێ هەتەوێگە بەس بەنەیەتە هێشتا هەندی کتێکە تزبیژە حکمەتە من استیفادە ژێنەدیتە و خدایەکی لە خەلکی مێدۆکی هەکە vêga venîne sava şara bimrijî ek berê xwe jî naletê. Yani heke tu ber xwe de serî çiya va îmara va villa yani hemû tiştê xwe hey. Yani ev zengînê me ev xelkê me yê zengîn hikmetê vegirê daye. Ev hikmete hemane yani fakir bijî. خدا ساعات تقريبا شاشوني فهمت انا فيري حتى ساعات بينجم فيري مينن وشغل جي كان بويا شغلنا معايا خدا وكاله شغلي نينا جار وجا ما هي فيدارين ومحلك ببينن مراتبك بما تشي بكين وفيري اماجينينا نوكي همي عردايا جي ام طبعا جادانا ئەف کرێکانن لە مەیدانە ئەندامن سندیکانە و کەس چاودێریەوان ژی ناکات. سەرۆکی سندیکا کرێکارە دۆکژیت بێژێت مەرجێن ئەندابوونێ ژوان کرێکارە ناگرن. کێمترن شوێ ڕێژاز بێژم ئەندامن چکو خۆدان کار نینن ئەو کرێکارێت خۆدان کار نابن مە ئیشکالات گەلوان هەی چکو ئەف پرۆژێنیە مەدا حکمەتە هەرێمە کوردستان سەرخانەنشینکردن و دەستەبەرکردنە کۆمەڵاتی ئەو کرێکارش وی پرۆژەی مستەفید بێت بۆچی چکو دابینکردنە اختیاریات vê yasayê هەی بەس لازمە ئیرادەیەکە بێت کو ئەف یاسا بێتە جێبەجێکردن دا ئەو ژ مستەفید ببن چکو بارگوزارانی وەزعی وانایە نەخۆشترەش هەمی تەخێدیت کرێکارە. لە سنوورێ پارێزگا دۆک نزیکی 100,000 کرێکارە هەینە و بتنێ 300 ژوان کرێکارە ئەندامن سندیکانە و یێندن ji her mafekît bêbeşin û gorgotina kirêkarên dihok eger rewşa dihok wesa berdewam bit û rêja hejariyê zêde bet rêja kirêkara zêdetir lê têt û karê wan jî kêmtir lê têt. Şerwan Xedir Kursad News Dihok.